أنا عربي أول بنجامر أول دفتركم أول دفتركم أنا برنامج جديد. ئەم خێزانە کووردە لە مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردووەوە کوڕەکەیان کە پاسەوانی سەرۆکۆماری عێراق بووە لا کاتی گەڕانەوە بۆ دەوامی ئاسایی خۆی لا بەغداد لا سنووری ناحیەکانی ئامرلی و سلێمانبەگ بێسەرشۆن کراوە و تا ئێستاش ئازاد نەکراوە. حمای سەرکۆمارە چۆتەوە بۆ دەوام بۆ بەغا لە ڕێی بەغا ئەلوێ گرتویان و بردویانە 4-5 مانگ هیچ کەسێ سوعای لێ من نەکردووە نا ئاملی واکەی نا ئامر فەوجەکەی هیچ کەسێ پێمانی نەوتووە ئەم سوعای لێمان نەکرد. کەسوکاری نزیکی ئەم کوڕە چەکدارانی حەشدی شەعبی تۆمەتبار دەکەن با بێسەرشۆنکردنی کوڕەکەیان و ئاماژە بۆ ئەوە دەکەن چەندین جار لە ڕێگەی هۆزە عەرەبەکانی سنوورەکەوە هەوڵی ئازادکردنی کوڕەکەیان داوە بەڵام بێسوود بووە و داوای بڕێکی زۆری پارەیان کردووە لە بەرامبەر ئازادکردنیدا بەڵام توانای ئەو پارەیان نییە کە بیدەن بۆ ئازادکردنی کوڕەکەیان. هیچم نایە کوڕەکەم بێتەوە قەینە کوڕەکەم بێت بەخوا هیچم نایەوە لە نێو گوناحەوە دایکرد ببێت توخوا خێرتان لەگا بۆ بلێنەوە توخواکە گردیانە بەخوا چاوەڕانی هەیە بەخوا. لە دوای هاتنی حەشدی شەعبی بۆ ناوچەکە بەتایبەت لە سنووری دووسخورمات و ناحیەکانی سلێمانبەگ و ئامرلی و لەسەر ڕێگای بەغداد حاڵەتەکانی فڕاندن و بێسەرشۆنکردنی هاوڵاتیانی کورد و عەرەبی سوننە مەزهەب زیادیان کردووە. پێشتری ژمارەیەک پاسەوانی سەرۆکۆماری عێراق لەلایەن گروپەکانی سەر بە حەشدی شەعبی فڕێنران و لە دوایین ڕووداویشدا 3 پاسەوان کێچێکیان ئەفسەر بوو دەستگیر کران لەگەڵ 7 شۆفێردا. لە کوڕ و کۆبوونەوەکان و لە دانیشتنەکانمانە لەگەڵ بەرپرسانی باڵای ئەگەر لە هەرێمی کوردستان بێەوە لەگەڵ حکوومەتی ناوەندە بێمە بەردەوام بە دووەدا چوونیان بۆ ئەەکەین بەڵام زۆر بەداخەوە ئەو پاسەوانانە لە خەڵێکی نادیارە گیراون و ئەو کەسانە دیارین چێن. سوارە جەعفەر ئەو پاسەوانی سەرۆکۆمار کە نزیکەی 6 مانگا لەلایەن کەسانی نەناسراوە بێسەرشۆن کراوە وەک خێزانەکەی دەڵێن 13 ساڵە پاسەوانە لە لیوای تایبەتی سەرۆکۆمار و تا ئێستاش هەوڵێک بۆ ئازادکردنی نەدراوە و موچەکەیشی بردراوە. 5 مانگ بەر لە ئێستا باوکی ئەم منداڵە بەمبەستی بەجێگەیاندنی نێرکەکانی ڕووبەغا کەوتە ڕێ بەڵام تا ئێستا نەگەڕاوەتەوە. بەوتی خانەوادەکەی چەکدارانی نەناسرا و دەستگیریان کردو و بێسەرشۆنیان کردووە. لە ئێستادا خەمی گەوری ئەم خانەوادەیە بێباکی لایەنە پەیوەندیدارەکانە لە ئاز دەستنیشان نەکردنی چارەنووسی ڕۆڵەکەیاندا. ڕزگار جەبارێ نارتی چەم سەماڵ.